دڵە بەرگولەکەوێ ئەگەر خۆشەویستیتیانە بێ بەڵام خۆشەویستی نیشتیمان خۆشەویستی ئینسان کاک دکتۆر تەها ئەو گۆرانیت پیادەوەریەک بیتەوە خاتەوە ئەو گۆرانی کەریم کابان مێژووی سەروەری ئەوە کاتێک گۆرانیانەوە مامۆستا ئەو سرودانیان ئامادا کرد دەنگ و نعرەتی میلەتێ بوو بۆ تێکۆشان بەرەو ئازادی بەرەو یەکسانی لە بیرمە هەر لەو کاتە سامی شۆڕش شەریکی نردەوێشتا کۆمەڵەی زەحمەکێشانی کوردستان دەستیان نەکرد و بە شۆڕش ئەڵێ خۆڕاگرن ڕۆژێ دادێ ڕەشەباب بە دەرگای سەرای سلێمانی ئەگرێتەوە کڵپەی شۆڕش و ئازادی هەموو کوردستان ئەتەنێتەوە ئەم گۆرانیانە ئەو یادگاری شۆڕژێرانەمانە خانەوە بیر مامۆسایەکێ بوو لەو قارەمان و شۆڕژێرانەی کە بە چەک و کەمان و دەنگ و ئاوازە ئەو شۆڕشیان بەرپا کرد و ئەم میلەتیان گەیانە کەناری ئارامی واتایەوە بەس وەکو بابەتی شۆڕژێری جۆتان لێگرتووەکو و بابەت دڵاری نەبووە دڵاریش بەشێکە لە ژیان ئەو دڵە بەرگولەکەوێ ئەگەر خۆشەویستیتیانە بێ بەڵام خۆشەویستی نیشتیمان خۆشەویستی ئینسان هەمووی ئاوێتەن شۆڕشی عەبدیەکێکە لەو شۆڕشانە کە لە دڵیا خۆشەویستی و بەدەستی شێوە شمشێری حەق ڕوبەڕووی زاڵم و زوڵم